دوولاقی دیۆماسی لەگەڵ ئیسرائیلە کۆتایی پێدێت شکایەت لە نەتەنیاهو حکوومەتەکەی بکەن لەسەرەوەی کە تاوانی جەنگیان ئەنجام داوە ئەم بایکۆتە ئەوەنە بەهێز بۆ نەکاریگەر بوو کە پێشەنگ دا پاش چەند هەفتەیەک بەردەوامبوونی هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرکەردی غەزە و خەڵکی فەڵەستین ناڕەزایەتێکی زۆر هاتۆتە کایەوە لە سەرتاسەری جیهاندا و هەر لە خودی ئیسرائیل خۆیدا چەند ڕۆژنامە نووسەرێک ڕۆشنبیران هاتوونەتە مەیدان و باسی لەوە دەکەن کە ئەم کەرانەی ئیسرائیل دەیکا هەڵەیە سیاسەتی پێشتریان هەڵە بووە ئەم سیاسەتی ئێستا دەیکەن هەڵەترە تاوانە و ئەم پایانە لەلایەن ڕاستڕەوانی ئیسرائیلەوە توندڕەوەکان جواب دراتر بۆی کە هێرشەوە سەر ماڵەکانیان ژیانە لە مەترسیدا ئێستا خۆیان شاردۆتەوە بەدزیەوە لە سۆشیال میدیا پەیامەکانیان بڵاوەکەنەوە بەڵام هەر بەردەوامن وازیان نەهێناوە و دەیانوێت بزوتنەوەیەک بەرپا بێکە دژی ئەم شەڕە بێت بەڵام ئیسرائیل جواب من بۆ یاوەتۆ کە مەمنوعی کردووە هەموو شێوە هەموو ناڕازایەتیە خۆپیشاندانێک دژی ئەم شەڕە ئێستا لە ئیسرائیلیا قەدەغە کراوە دەتوانێت دەستگیر بکرێن بەڵام ئەمەش هەروای لەوە نەکردووە کە خەڵکی ئیسرائیل نەگۆڕدرێت بەپێی ئاخین ڕاپرسی کە لە جەریدەی خارێت بڵاوکراوەتەوە لە سایە 49 خەڵکی ئیسرائیل ناڕازین لەوەی کە لەم کاتەیە هێرش بکرێتە سەر کەرتی غەزە و تەنها لە سایە 25 کە پێیان وایە لە هەموو حاڵەتەکە دەبێت هێرش بکرێتە سەر خەڵکی کەرتی غەزە وەروەها ڕێکخراوە جووەکانی ئەمریکاش ناڕەزاتیان دەربڕیوە وتوانە بەناوی ئێوە بەناوی ئێمە و ئەم تاوانانە ئەنجام مەدەن ئێمە بەشدار نین و چەند سەد کەسێکیشان لێ دەستگیر کراوە لە ناو خودی دیموکراتەکانیشا بەپێی ڕاپرسیەکان بە تەواوەتی دووبەرەکیەکێ بەتایبەتی لاوەکان کە زۆر ناڕازین لەو کارانەی کە دەوڵەتی ئیسرائیل ئەنجامێدا و پێیان وایە کە ئیدارەی بادن نابێت پشتیوانی ئەم کارانە بکات ئەو بزوتنەوەی کە دوای کوشتنی جۆرج فلۆید هاتە مەیدان دژی ڕەگەزپەرستی ئێستا قەزەی فەڵەستینی بە قەزەی خۆیان دەزانن پشتیوانی خەڵکی فەڵەستین بە پشتیوانی لە خۆیان نەزانن و بە هەمان خەباتی ئێزانن خۆپیشاندان کراوە لە زانکۆکان و بەیاننامە بڵاو کراوەتەوە و پەیامێکی زۆر بەهێزیان هەبووە دژی بەم کارانەی کە ئیسرائیل ئەنجامێدا و لە بەرامبەر ئەمەدا سەرمایەدارەکان هەندێک خاوەن کۆمپانیاکان ناوی ئەو کارانانی کە ڕابەراتی ئەم خۆپیشاندان ناڕەزاتیان ناکەن بڵاو کراوەتەوە و پێیان ڕاگەیاندوو کە لەم دوای ئیشیان نەیانێ لە شوێن داوای ئیشکەن ناتان دێنێ ئەنوێ کپیان کەندەنەکانیان کە بکرێەوە لە سۆسیال میدیا ئەو کەسانی کە شت بڵاوەکەنەوە لە دیفاع لە خەڵکی فەڵەستین ئەوانیش نامەیان بۆ چووە کە لەمودا دەبێت دیفاع لە خەڵکی لە دەوڵەتی ئیسرائیل بکرێت و کۆمەکی مادیتان دەکەین بەڵام ئەمەش زۆر دەوری نەبووە بە زەرەری خۆیان شکاوەتەوە لە بەروی کام نامانە هەموو جارێکی کە بڵاو کراوەتەوە بۆ خەڵک پەخش کراوەکە دەوڵەتی ئیسرائیل بەتەمایە چی بکات و پێی ئاخیر ڕاپرسیەک کە بڵاو کراوەتەوە ئێستا لە ناو دیموکراتەکانە هاوسۆزی بۆ خەڵکی فەڵەستین زۆر زیاترە تاوەکو و هاوسۆزی بۆ دەوڵەتی ئیسرائیل ئەمەش لە 2001 و کام ڕاپرسیانە کراوە و یەکەمین جارە لە تاریخی ئەمریکایە کە هاوسۆزەکە بۆ خەڵکی فەڵەستین بێ کە 1961 بۆ فەڵەستینەکان لە سایە 39 بۆ دەوڵەتی ئیسرائیل ئەمەش ئەو ئەنجامەکەیەوەیە کە ئیدارەی بادین زۆر لەوە دەترسن کە تاسیر کاتە سەر هەڵبژاردننی ساڵی 2024 کە دەنگیان پێنەدەن وەروەها لە ئەمریکای لاتینی دەنگدانەوەیەکی زۆری داوە ئەم شەڕانی کە ئێستا لەوێ هەیە و دەوڵەتی کۆڵمبیایەکە کە لە وڵاتانی کە لە کۆنەوە لەگەڵ ئەمریکایە پەیوەندیەکی تونوتۆڵیان هەبووە لەگەڵ ئیسرائیل تونوتۆڵیان هەبووە بەڵام دوای ئەوەی کە لە 2022 کاندیدی چەپەکان ئەیباتەوە بە تاواتی سیاسەتی وڵاتی گۆڕیوە و پەیامێکی تونیەوە کە ئەم کارانەی ئیسرائیل ئەنجامیەدا جینۆسایدە جێی قبوڵ نییە دەبێت بەزووترین کات ڕاوەستێت ئیسرائیلیشە لە جواب باوتوێتیەوە کە ئەمە لەمەدا چەکتان پێ ناین و کۆمپانیەکانمان لەگەڵ ئێوە ئیش ناکات و ئەو شتانە ئەمانیشە جواب باوتوێتیەوە ئێمە ئەسڵەن ئەمانەوەی عیلاقەی دیپلۆماسی لەگەڵ ئێوە ڕاوەستنی لەبەرەوەی کە نامان لەگەڵ وڵاتێکە عیلاقەی دیپلۆماسیمان هەبێت کە لەو لاوە مناڵ بکوژێت دەمەش دانیشتن لەگەڵا دانیشتین باسی کۆمپانیا و شەریکات بکەین ئەمە دەنگدانەوەیەکی زۆر لە ئەمریکای لاتینی هەبووە کە زۆریان ئەم ڕایان هەیە بەڵام زۆر بوێرانە کۆڵمبیا توانێتی کە ئەم ڕای خۆی بڵێت و بۆلیڤیا لەم ڕۆیە بە یەکێکە لە وڵاتانەی کە بەڕەسمی ڕایگەیاندووە کە بە تەواوەتی لاقەکانی خۆی لەگەڵ ئیسرائیلە دەپچڕێنێت و عیلاقەی دیپلۆماسی لەگەڵ ئیسرائیلە کۆتایی پێدێت ئەمە پاژەوەی کە چەند وڵاتێکی تری ئەمریکای لاتینیش پێشتر لە کۆنەوە ئەمەیان هەبووە وەکو ڤێنزوێلا و کوبا و نیکاراغوا و چەند وڵاتێکە وهروەها بەرازیل هیچکێکی وڵاتە بەهێزەکانی ئەمریکای لاتین سەرۆکەکەی سەرۆکلولا پەیامێکی زۆر تونیەوە کاڵێ ئەمە جەنگ نییە ئەسڵەن نام پێی ناوترێت جەنگ ئەمە جینۆسایدە کوشتنی مناڵە
و هیچ ئینسانێک تێ ناگەین کە حەقوازی بات بە شەڕێک کە ئەنجامەکەی کوشتنی مناڵی بێتاوانە بێ بۆ ئێمە ئەسڵەن شەڕی پێ ناوترێ و جینۆسایدی پێوترێ. ئیسرائیل بەرامبەر بەم قسانە نەیتوانێت جواب باتێ لەبەرێکە بەڕازڵاتێکی بەهێزە ناوێ ئەویش بکاتە دوژمنی خۆی کە ئەمریکا لاتینی بە تەواوەتی لە دەست بات لێستا بێدەنگی هەڵبژاردووە بە جۆرە جۆرەکان. و هەروەها لە شیلیش حکوومەتەکە حکوومەتێکی چەپە و دیاسپۆرایەکی زۆری فەڵەستینی لە شیلی هەیە کە نزیکەی 9 میلیۆن فەڵەستینی لە کۆن و لە شیلیانی نیشتەجێن. خەڵکی ئەوێ ناڕازین لە حکوومەتەکەی خۆیان کە بەپێی ئاسی پێویست دڵنیان بەرز نەکردوێتەوە بۆ پشتیوانی خەڵکی فەڵەستین و پێیان وایە کە لە کۆنا شیلی بەناوبانگ بە بۆی کە لەگەڵ فەڵەستینەکانە پەیوەندیەکی تونۆتۆڵیان هەبوو ناکرێت لەم کاتەیە بێدەنگی هەڵبژێرەگیان بە جۆرە پەیامەکانەوە نەتون نەبێت و کۆلۆمبیا و مەکسیک و بەرازیل پەیامەکەت لەو ئاستایان نەبێت بۆیە ناڕەزایەتەکانیش لەوێ چڕوپڕەوە داوا لە حکوومەتەکەی خۆیان دەکەن کە بێنە دەنگ. ئەمە هەنی دووبەرەکێک لە ناو خودی بزوتنەوەیەکی چەپی چیلیایە کە ئەوەی کە لەسەر ئاسی دەسەڵاتەوەی لاقی لەگە ئەمریکا بمێنێ بەڵام لە ژێرەوە لە ئەنگرانی هەرم پارتانە خۆیان ناڕازی لەو سیاسەتێکی ئێستا لەوێ بەرپایە. لە ناو ئەوروپاشە دووبەرەکی و سێبەرەکی و چواربەرەکی هەیە کە هەر ڕۆژۆ سیاسەتێکیان نەڵتەکان بە پێی ناڕازەتی خەڵک پێی نەڕازەکانی ئەمریکا ڕۆژەستەکانیانە گۆڕن ئەوەیە لە UN کە دەنگدانەکە بوو وڵاتی پورتوگال، ئیسپانیا، فەڕەنسا، بلجیکا، سویسرا، نەرویج و ئیرلەندە دەنگیاندا بەوەی کە شەڕەکە بوەستێت. ئەو بەڵگەنامەی کە هاتە دەنگدان وڵاتە عەرەبەکان پشتیوانی لەگەڵ وڵاتانە دەنگیان بۆ دا کە بوەستێت شەڕەکە. مەجموعەی وڵاتی زۆرینان کە بێدەنگ بوون بێلایەنمانەوە لەمەیە دەنگیان نەدا بە هیچیان لەبەرەوەی کە چەند ملاحەزەیەکیان هەبوو لە ئەویان کرد بە بیانوو بۆی کە دەنگ بە هیچیان نەدەن. بەڵام ئێستا لە ئەوروپای مشتەرەکە هەنی دەنگەکان زۆرن هەر کەسە و بە نوعی هینەکات لە خەڵکی ئیرلەندە یەکێکن لەوانەیە کە زیاترن هاتوونەتە مەیدان بۆ پشتیوانی خەڵکی فەڵەستین فشارێنە بۆ حکوومەتی خۆیان کە ئەم کارانی ئیسرائیلدەیکا هەڵێ و نابێ قوبوڵ کرێ و ئێمە بێ ئیشمان ئەوەیە کە فشار بۆ ئەوروپا مشترک بێنین کە فشار بۆ ئیسرائیل بێنێ کە ئەم کارانە کۆتایی پێبێت. و هەروەها بەریتانیا بەتەمابوون پەرچەمی فەڵەستین قەدەغا کرێت لە فەڕەنسا خۆپیشاندان قەدەغا کراوە لە ئەڵمانیا خۆپیشاندان قەدەغا کراوە نادیەکی سکۆتلەندی بە توندی جوابی ئێمەیەوە کە لە پێش یارێکی خۆی بە سەدان عەلەمی فەڵەستینی بەرز کردەوە کە قەدەغاکردنی عەلەم ئێمە ناوەستێنە لەوەی کە ئێمە بین پشتیوانی خەڵکی فەڵەستین نەکەین. ئەمەش پەیامێکی بەهێز بوو بۆ ئەوروپا مشتەرە کە خەڵکی ئەوروپا دەتوانێت هەڵوێستی هەبێ. و هەروەها وڵاتی دانمارکێکی وڵاتانە بوو کە زوو ئەوەی ڕاگەیاند کە ئێمە هاوکاریە مادیەکانمان بۆ فەڵەستین ڕدەگرین لەبەرووی کە ئەم هێرشانە حەماس دەستی پێکرد و وڵاتی ئیسپانیا زوو جوابی ئەمەی دایەوە کە ئەسڵەن ئەمە جێی قوبوڵ نیە و خیانەتە لە کاتێکی وایە کە شەڕە خەڵک زیاتر پێویستی بە هاوکارێت تاکو تۆ هاوکاریەکانیان ببڕیت و هەروەها ئەمە وای لێ کرد کە فشاری خەڵکیش لە ئەوروپا مشتەرەکە زۆر بەبێ و حکوومەتانە کە چۆن هاوکاریە مرۆییەکان بۆ خەڵکێکی بێتاوان ئەوەستێنن. ئەمە ژوای لێ کرد دوای چەند دوو هەفتەیەک دانیمارکی شاتە سەر و قەنەعەتی کە فشاری زۆری بۆ هاوکەن باشە ئێمەژەم هاوکارانە لەم و دوان نەباتیەوەی کە بیوەسەنین دووقاتیەکەین و زیایەکەین و هەموڵاتەکانێکەش ئێستا پاشکەس بوونەوە لەسەر ئەو هەڵوەسەی پێشتریان هەیبوو. لە ناو ئیسپانیا فشارەکان بۆ سەر حکوومەت زۆرە. سەرۆکی پارتی چەپەکان کە هەم وەزیریشە لە حکوومەتە داوای کردووە لە حکوومەتەکان کە بەڕەسمی بەداچوون بۆ یا بکەن کە ئیسپانیا بەڕەسمی بتوانێت لە محکەمەی نەدوڵەتی شکایەت لە نەتەنیاهو حکوومەتەکەی بکەن لەسەرەوەی کە تاوانی جەنگیان ئەنجام داوە. ئەمە ژوای لە ئیسپانیا کردووە کە ئێستا بەڕەسمی زۆر بەجددی بەدوایە و مەسەلەیە و بکەوێت کە هیچ نەبێ شەڕەکە بوەستێت و پرۆسەیەکی ئاشتی دەست پێ بکات لە مانتیقەکە بە ڕابەرایەتی ئەوروپای مشتەرەک و ئیسپانیش فشار بۆ ئەمە هێنێت. لە ئەفریقای باشووریش هەر لە کۆنەوە هاوسۆزی بۆ خەڵکی فەڵەستین هەبووە پشتیوانی بۆ خەڵکی فەڵەستین هەبوو ماندلا لە کۆنەوەتیوەتی تاکو و خەڵکی فەڵەستین بە ئازادی نەکەن مش بە ئازادی ناکەن هەیان پەیامی بۆ کوردەکانیش هەبووە کە تاکو کورد بە ئازادەکانی خۆیان نەگەن شەرقی ئەوسەد بە ئاشتی ناگات و ئێستاش ئەم پەیامە هەر ئیدامەی هەیە. باش ئەفریقای باشوور زۆر بەتوونی ئەم کارانی ئیسرائیلیان ئیدانە کردووە و پارتێکی تر لە ئەفریقای باشوور ئەوەی ڕاگەیان بوو کە دەبێ بایکۆتی ماکدۆناڵدز بکرێت بۆ هۆکاری کە ماکدۆناڵدز کۆمەکی سەربازانی ئیسرائیلی کردو بێ بەرابەر خواردنیدا بە سەربازانی ئیسرائیل. ئەم بایکۆتە ئەوە نەبەهێز بۆ نەکاریگەر بوو کە ماکدۆناڵدزی باشووری ئەفریقای باشوور هاتۆتە سەردەنگ کە بڵێ ئێمە هیچ پەیوەندیەکمان بە ئیسرائیلەوە نییە کۆمپانیایەکی سەربەخۆین و ئێمە چەندەها هەزار کەس تەعینەکەنەکەرم بایکۆتە ئیدامی پێبێ ئەم کەسانە ئیشەکان لە دەستێن بەڵامە هەروەش دوایەوە ڕانگەیانوە کە نەخێریەوە ڕاز ناکەن بایکۆتەکەمان ئیدامەیە بێت
و بە دوچوونی شەکەن هەر کۆمپانیایەکی کەش دەستی هەبێت لەوەی کە هاوکاری سەربازانی ئیسرائیل بکەمان بایکۆتیەکەن. لە هیندستانیش دوایەکە حکوومەتەکەی مۆدی حکوومەتێکی ناسیۆنالیستە و دژە ئیسلامە پشتیوانیەکی پیشاننا بۆ دەوڵەتی ئیسرائیل کە مافی خۆیەتی پشتیوانی لە خۆی بکە و دیفاع لە خۆی بکە، بەڵام بە سەدان هەزار کەس لە هیندستان هاتنە سەر جادە و خۆپیشاندانیان کرد کە ئەو سیاسەتەی هیندستانی کە سیاسەتێکی غەڵەتە کە ئەمە شەڕ نیە، ئەمە قەتڵ عام، ئەمە دیفاع نیە، ئەمە هجوومە. ئێستا پارتی ئۆپۆزیسیۆنی هیندستان بەڵگەنامەیەکی بڵاو کردوەوە کە ئێمە پشتیوانی خەڵکی فەڵەستینەکە نەکردبێنە سەر حکوم قەزەی فەڵەستینی بە قەزەی خۆمان نەزانین و لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بەرەو پێشیە بین. ئەمە ژوای لە مۆدی کردووە کە ئێستا تۆزێ پشتیوانەکانی بۆ ئیسرائیل کەم کاتەوە نەتوانێت وەکو پێشتر 2 هەفتەی پێشتر ئاوا بەئاشکرا دیفاع لە ئیسرائیل بکات. و هەروەها لە ئاسیاش خۆپیشاندانی کەم بچووک هەیە. ئەمریکا زۆر فشاری هێناوە بۆ یابان، کۆریای باشوور بە تایبەتی کە پشتیوانی خۆیان بۆ ئیسرائیل بەتوونی دەربڕن، بەڵام ئەم کاریان نەکردو لەبەرەوەی کە ئەزانن لەلایەن خەڵکی ئەو وڵاتانەوە زۆر پشتیوانی لێ ناکرێت.